بەیانیتان باش مەلانی ئاسمانی خەم لە کۆڵ گرتو بەیانیتان باش سەوزایی بەهاری تەمگرتو بەیانیتان باش هاوڕێیانی بیرەوەریە زێڕینەکان بەیانیتان باش کاک شوان و هەواڵانی بەیانیتان باش ئەو ڕۆژ بۆ دیداری نوێ یەک بە یەکتان دێین و بە قەت بەرزی ئاویەر و جۆش و خرۆشی جارانی کانی شەفاو بەقەد بارتەقای ئاسمانی پڕ هەوری چنارە و دەشتە سەرسەوزەکانی هەورامان و بەقەد ئازایەتی و جەربەزەی شوان و شۆکێ و چاوانی تەژی لە ئەوینی سوسەن و شەهلام بەقەد ڕەزمەندەیی جەلالەکان و گەرم و گوڕی کۆڕی شەوانەتان تاسەبارتانین شەعر و هەڵبەستمان بیرەوەری و هەزر و دەروونمان لاوانی هەمیشە شۆڕشگێڕمان دامێنی کەلی ئارێز و نەکەڕۆزەکەمان بەرزاییەکانی پڕ لە مەقاومەتی نەوەڕۆ و مەرەبزانەکانمان ئاڵا سوورە نوێیەکەمان گەواهی دەدەن گەواهی ڕێبازی سوور و هەناسەی لێنەبڕاویتان گەواهی جامانە و نانەڕەق و داستانە پڕ لە سەرکەوتنەکانتان گەواهی ڕۆژ و شەوی بێخەویتان گەواهی ژەهراوی بوونی ئاسمان و زەویتان ئێوە لاپەڕەیەکتان بەخشیە مێژووی خەباتی کۆمۆنیستی کە دێڕ بە دێڕی شانازی لێ دەتکێ وشە بە وشەی دەست لە ملانە لەگەڵ شۆڕشگێڕبوونتان بەڵێ ئەمڕۆ هاتووین تاوەک هەمیشە ئەو بەڵێنانەی لە گەردنی فداکاریەکانتان هەڵمان واسی و لە دەستی ماندووتان جێمان هێشت لە دڵی هەر کامێکتان نەخشانمان نوێ بکەینەوە و هەموو ڕوو بە ئێوە بڵێین چیرۆکەکەی گوردانەکەت کاک شوان چیرۆکێکی هێندە مەزنا لە بیرکردنی توانای دەوێ کێڵانە و تەوریوەر و بایچۆ و باوەڕێزەکان سەلباندیان کە ئاوێنەی پڕ لە تاسەیان بۆ ڕزگاری مرۆڤایەتی هیچ کات ورد و کاش نابێت 68 هەڵۆ بەهاریەکان موژدەیان بەخشی وشکبوونی باڵەکانیان مەحاڵە 68 ئەستێرە گەشەکەت ئێستاش لە ئاسمان دەدرەوشێتەوە هەناسەکانی گوردانەکەت هێواش هێواش وردە وردە و پۆل پۆل تێکەڵ بە هەناسە نەرمەکانی ژن و منداڵ و پیاوانی شاری سێوین بوو ئێوە بۆ هەمیشە لە ئاسمانی ورەمان و ئاوا نامرن و ڕێباستان سوور و گەشاوەتر دەبێ ئێوە هەرە و غونچە بەهاریانەن هیچ وەرزێک وشک بوون نایەتە سوراغیان لەمڕۆدا مۆمتان بۆ هەڵدەکەین و یادی خۆڕاگریتان پیرۆز دەکەین هیواکانتان لەسەر دڵمان دادەنین و لە ڕێگای پیرۆستان ماندوو نابین بەڵکو سەرکەوتنە یەکجارێکیەکان دێنینەوە دیدارتان یادتان دەکەین گوردانە زیندووەکەی ناودڵان هاوڕانی پێشمەرگە بەیانیتان باش ئەمڕۆ بەڕەسمی هەموو ساڵەمان لێرە لەم قەڕی ناوەندی کۆمەڵە کۆبووینەتەوە تا لە ڕێوڕەسمێکی شایستەدا ڕێز بگرین لە 34مین ساڵ یادی هاوڕێیانی گیانبەخت کردومان لە گوردانی شوان کە لە خۆڕاگری قارەمانانە بەرامبەر پەلاماری بەرینی هێزی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بۆ سەر دەڤەری شارەزوو لە ئاوار ڕۆژێکدا گیانیان بەخت کرد هەروەها ڕێز بگرین لە گیانبەختکردنی 5,000 مرۆڤی بێدفاعی شاری هەڵەبجە کە لە درێژەی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق
کەوتنە بەر پەلاماری بردومانی کیمیایی ڕژیمی فاشیستی بەعسی عێراق و بێبەزەیانە لەبەر چاو هەموو جیهاندا کۆمەڵکوشکران. ئەمڕۆ لە ساڵیادی ئەم جەنایەتەی دەسەڵاتدارانی ئێران و عێراق کە گوردانی شوانی ئێمەش نەخوازرا و تێکەڵی بوو، وێرای ڕێز و حورمەت بۆ هەموو ئەو گیانبەخت کردوانە و بنەماڵە خۆراگرەکانیان جارێکی تر یادی ئازیزیان بەرز و پیرۆز ڕادەگرین. ئازیزان، ڕیزی برگە و بابەتەکانمان بەم چەشنە دەبێت کە پێشکەشتانی دەکەم. سەرەتای ڕێڕسمەکەمان بە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەستپێ دەکات. پاشان دەقیقەیەک بێدەنگی بۆ یادی ئازیزی هاوڕێیانمان لە گوردانی شوان و 5,000 مرۆڤی بێدیفاعی شاری هەڵەبجە و هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم ڕادەگرین. بێدەنگیەکە بە کۆپلە شێعرێک دەشکێنین. پاشان هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە دێت و بەم بۆنەوە قسە و باسێکمان پێشکەش دەکات. دوای وتاری هاوڕێ حەسەن بەشێک لە بەخشانە شێعری جۆرەلان لە ژێر ناوی بێدەنگیەکی ژاناوی بوو دەخێنمەوە بۆتان. بە دوای ئەودا پەیامێک لەلایەن فەرماندەی ئێستای گوردانی شوان هاوڕێ چیاکۆ محەممەدی دەبیستن. لە درێژەی مەراسمەکەدا ناوی هاوڕێیانی گیانبەختکردووی 27 ڕەشەمە لە گوردانی شوان بە ئاگاداریتان دەگەێنین. بەشی ئاخر و کۆتایی مەراسمەکە شعرێکە بۆ یادی هاوڕێیانی گوردانی شوان لە سرودەکانی هاوڕێ فەریدون نازری. ئێستاش ڕێڕسمەکەمان بە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی چینی جیهانی چینی کرێکار دەستپێ دەکەین. بۆ ڕێزگرتن لە یادی ئازیزی هاوڕێیانمان لە گوردانی شوان و 5,000 مرۆڤی بێدیفاعی شاری هەڵەبجە و هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم 1 دەقیقە بێدەنگی ڕادەگرین. پەلکی داری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن. ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا بێت و قسە و باسێک کە ئامادەی کردووە بۆمان پێشکەشتانی بکات. هاوڕێیان، بەیانیتان باش. ئەمڕۆیش لێرە بە ڕەسمی هەموو ساڵەمان کۆبووینەتەوە تا ڕێز بگرین لە یادی هاوڕێیانی خۆشەویست و ئازیزمان لە گوردانی شوان کە لە بەرەبەیانێکی وەکو ئەمڕۆدا پاش شەڕێکی دەستەویەخەی چەندین سەعاتە لە شەوی 26 لەسەر 27 ڕەشەمە بۆ ئاخرین جار ماڵاواییان لە ژیان کرد و ئێمە و خەڵکی تێکۆشەری کوردستان بە تایبەت مەڵبەندی جنوبیان داغدار کرد. ئەو هاوڕێیانە و 5,000 مرۆڤی بێدیفاعی شاری هەڵەبجە لە جەرگەی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقدا گیانیان بەخت کرد و بوون بە قوربانی ئەو شەڕە جنایەتکارانە. هەر لێرەوە گەرم و گەشترین سڵاو دەنێرین بۆ یادی ئەو تێکۆشەرانە، بۆ یادی کۆمەڵێک لە ئەندامانی حیزبی کۆمونیست و کادرەکانی
کۆمەڵە و حیزب و پێشمەرگەکانی کۆمەڵە کە لەم ڕووداوەدا گیانیان بەخت کرد، هەروەها 5,000 مرۆڤی بێدیفاعی شاری هەڵەبجە. سەڵاو دەنێرین بۆ بنەماڵە خۆڕاگر و سەربەرزەکانیان کە لە ماوەی ئەم 34 ساڵەدا بە خۆڕاگری خۆیان نیشانیان داوە کە ڕۆڵەکانیان لە داوێنی کەسانێکە پەروەردە بوون کە جێگای شانازی هەمومانن. ئەمڕۆ ئێمە و مەڵبەندی جنوبی کوردستان، ئێمە و کوردستان هەموو ئازیەتبارین، بە تایبەت شاری قارەمانی سنە، ئەو شارەی کە ئەم تێکۆشەرانە لە داوێنی ئەواندا گەورە بوون، ئەو مەڵبەندەی کە جێگای چالاکی و هەڵسوڕان و قارەمانەتی ئەو گوردانە کۆڵنەدەر و شۆڕەژگێڕە بوو کە ناویان نەک تا ئێستا بەڵکو بەدەیان و بگرە بە سەدان ساڵی کەیش لە ناو دڵی ئەو خەڵکەدا و لە ناو مێژوودا دەمێنێتەوە. بێگومان لەگەڵ ئێمە خەڵکی تێکۆشەری کوردستانیش دڵیان بۆ ئەو هاوڕێیانەمان لێ دەدات و یادی بیرەوەریەکان و قارەمانەتیەکانیان دەکەنەوە. کارەساتی هەڵەبجە و هەروەها گوردانی شوان لە هەلومەرجێکی تایبەتیدا ڕوویدا، ئەویش لە دڵی شەڕێکی کۆنەپەرستانەدا کە 8 ساڵ بوو لە نێوان دوو بەرەی دژی ئینسانی، لە نێوان دوو دەسەڵاتی سەرکوتکەری ئیسلامی و ناسیۆنالیزمی ئێرانی و ناسیۆنالیزمی عەرەبدا لە ئارادا بوو. شەڕێک کە بەرەو ڕۆژەکانی کۆتایی دەڕۆیشت. لە جەرەیانی ئەو شەڕەدا بە پێی ئامارەکان نزیکەی ملیۆنێک ئینسان بوو بە قوربانی شەڕێکی بێئاکام. بەدەیان و سەدان هەزار ماڵ و شوێنی ژیانی خەڵک وێران کرا. بە میلیاردها دولار سەروەت و سامانی ئەو خەڵکە بە فیرۆچ و بەڵام هیچ ئاکامێکی نەبوو. هەر لە یەکەم ڕۆژی دەستپێکی ئەو شەڕە کۆنەپەرستانەوە لە ئاخر و ئۆخری شاریوەری 1359دا کۆمەڵە لە یەکەم جەرەیانە چەپ و ڕادیکاڵ و کۆمۆنیستەکانی ئێران بوو کە لە بەرابەر ئەو شەڕەدا هەڵوێستێکی شۆڕەژگێڕانەی گرت. لە کاتێکدا کە بەشێک لە لایەنەکان تەنانەت بەشێ لەو هێزە چەپانەیش کە لە نەوعی حیزبی توودە و چریکی ئەکسەریەتیش نەبوون بۆ دیفاعکردن بە قەولی خۆیان لە وەتەن دەچوونە بەرەکانی شەڕەوە و بەشێ لە کادر و تێکۆشەرانی چەپی ئێرانی لەو ڕووداوانەدا گیانیان بەخت کرد لەژێر لەوای دیفاع لە وەتەن و دیفاع لە خاک. کۆمەڵە لەو جەرەیانە پێشڕە و شۆڕەژگێڕانە بوو کە پێی وابوو خاک و وەتەنێک کە هیچ کرێکار و زەحمەتکێش بێ نییە و ئەوەی کە هەیە لەژێر دەستی دەوڵەمەندان و سەرمایەداران و دەوڵەتە داگیرکەرەکاندایە و بۆ دیفاعکردن نابێت. هەر بۆیەکانێ هەردوو بەرەی شەڕی کۆنەپەرستانەی مەحکوم دەکرد و لە بەرابەر ئەو شەڕەدا ڕاوەستا و ئەوە خاڵێکی درەوشاوە لە مێژووی پڕ لە شانازی کۆمەڵەدایە. هەر ئەو کاتە کە کوردستانیش دەرگیری شەڕێکی شۆڕەژگێڕانە بوو لەگەڵ کۆماری ئیسلامی، بۆ کۆمەڵە ئەوە گرنگ بوو کە هێزی پێشمەرگەی کە لە شەڕێکی دەستە و یەخەدا بوو هەر لە جنوبەوە تاکو نە شمالی کوردستان هێزی پێشمەرگەی تێکەڵ بە ئاگری ئەو شەڕە نەبێت. هەر بۆیەکانێ پاراستنی شۆڕشی کوردستان، پاراستنی لە ئەو شەڕە کۆنەپەرستانەیە یەکێک لەو خاڵە گرنگانە بوو بۆ کۆمەڵە. هەر ئەو کاتەش ئەگەرچی لەگەڵ دەوڵەتی عێراق پەیوەندیەکی دیپلۆماتیک هەبوو، بەڵام بۆ کۆمەڵە ئەوە گرنگ بوو کە پاراستنی سربەخۆیی هێزی پێشمەرگەی، پاراستنی شۆڕشی کوردستان لە ئەولەویەتدا بوو. هەر بۆیەکانێ حزوری کۆمەڵە لە کوردستانی عێراقدا و لە واقعدا بوون لە مەرزەکان یەکێک لەو سیاسەتانە بوو کە داڕێژرا بوو و بە توولی مەرزەکان هەر لە بناری قەندیلەوە
هەتاکوونێ دەچووە منتەقەی هەورامان ئەو شوێنانە بوو کە هێزی پێشمەرگەی ئێمەی تێدا جێگیر کرابوو. ئەو سیاسەتە لە ڕاستیدا لەوە سەرچاوەی دەگرت کە لەلایەکەوە هێزی پێشمەرگە دەبێت لەگەڵ ناوخۆی وڵات کە شوێنی کار و چالاکی ئێمە بوو دەبێت نزیک بێ و لەلایەکی دیکەوە نابێت لە مەناتقی عومقیدا بێت کە لەژێر دەسەڵاتی دەوڵەتی عێراقدا بوو کە بتوانێت بە جۆرێک دەسەڵاتی ببێ بەسەر ئەو هێزەدا. هەر بۆیەکانێ بوون لە مەرزەکان لەو واقعیەتەوە سەرچاوەی دەگرت. سیاسەتێک بوو کە لەلایەن هەم ڕەهبەری کۆمەڵەوە هەم ڕەهبەری ئەو کاتی حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە داڕێژرا بوو و پەیڕەو دەکرا. هەر ئەو کاتانە دەوڵەتی عێراق زۆر حەولی دەدا کە هێزی پێشمەرگەی ئێمە لە سنوورەکان دوور کاتەوە، زۆر جار فشاری دەهێنا چونکاشێتی بەشێک لە بارەگاکانی ئێمە لە نەواری مەرزی شوێنی حەوانەوەی هێزی پێشمەرگەی کوردستانی عێراق لەم دیوی سنوورەکان بووە لەوە کەڵکیان وەردەگرت و ئەوە شتێک نەبوو کە لە پێشچاوی دەوڵەتی عێراقی شاراوە بێ. بردومانکردنی ئۆردوگای کۆمەڵە، بردومانی شیمیایی دۆڵی بۆ تێ، ئەوە لە واقعدا ئەو بەهایە بوو کە کۆمەڵە لە پێناوی سربەخۆیی هێزی پێشمەرگەی خۆیدا پەرداختی کرد. بۆیە بوونی ئێمە لەو مەرزانە لە ڕاستیدا لەو سیاسەتی سربەخۆییەوە سەرچاوەی دەگرت و ئەوە هەتاکوونێ کۆتایی شەڕی ئێران و عێراقیش هەتا ئەو کاتەی کە زیاتر لە ناوخۆی وڵات دەستمان بردرا ئیدامەی هەبوو. شەڕی ئێران و عێراق لە ئاخرین ڕۆژەکانی خۆیدا بوو. هەردوو بەرەی ئەو شەڕە هەوڵیان دەدا کە لەو ئاخرین ڕۆژەکانی شەڕدا ئیمتیاز وەرگرن. دەوڵەتی ئێران لە بەرەی جنوبدا کەوتووە ژێر فشار و زەختێکی زۆری لەسەر بوو. هەر بۆیەکانێ لە هەوڵی ئەوەدا بوون کە بەرەیەکی نوێ بکەنەوە و ئەو شوێنە کوردستان بوو. بۆیە کۆماری ئیسلامی هەوڵیدا بە هاوکاری لەگەڵ بەرەی کوردستانی لە منتەقەی هەڵەبجە جبهەیەکی تازەیان کردەوە. هێزێکی زۆر و زەبەندیان هێنا ئەو منتەقە و بۆ داگیرکردنی ئەو شوێنە و بۆ ئەوەی کە فشارێکی زۆرتر لە شەڕەکانی منتەقەی جنوبدا بخەنە سەر هێزەکانی عێراق و بتوانن لێرە ئیمتیازێکی زیاتر بەدەست بێنن. لە دڵی ئەو وەزیەتەدا بوو کە شەڕی هەڵەبجە دەستی پێکرد. شەڕی هەڵەبجە لە چەند ڕۆژ لەوە پێشتریەوە، یعنی یەک دوو ڕۆژ پێش بردومانی شیمیاییەکە لەلایەن جمهوری ئیسلامی و بەرەی کوردستانیەوە ئامادەجی بۆ کرابوو و ئەو پەلامارە لە واقعدا پەلامارێکی دڕندانە بوو کە بە هەموو هێزێکەوە هێنایەنە سەر ئەو خەڵکە فەقیر و هەژار و بێدیفاعی شاری هەڵەبجە. لە ئاکامی ئەو شەڕەدا لە ڕۆژی 15 و 16 مانگدا شاری هەڵەبجە بردومانی شیمیایی کرا. دەوڵەتی عێراق کە شکستی خواردبوو و هێزەکانی تەنانەت ڕەحمی بە هێزەکانی خۆیشی نەکرد بۆ ئەوەی کە بتوانێ زەربەیەک لە هێزەکانی ئەرتەشی ئێران بدا. لە دڵی ئەو ڕووداوەدا بوو کە 5,000 مرۆڤی بێتاوان بوون بە قوربانی. لەم ڕووداوەدا جمهوری ئیسلامی کە ئەوڕۆکە بە ناوی نەجاتدەر باسی دەکەن، نەتەنیا نەجاتدەر نەبوو بەڵکو تاڵانکەر بوو. بەشی زۆری کەلوپەلی ئەو شارە لەلایەن ئەرتەشی داگیرکەری ئێرانەوە تاڵان کران. زۆر یەک لە شتی ئەو شارە دزران و گوێزرانەوە بۆ ئێران. ئەوە خەڵکی شاری هەڵەبجە شاهێدی ئەو واقعەن. بۆیە لەو ڕووداوەدا جیا لەو تەلەفاتە مرۆڤیە گەورەی کە ئێستەیش هێستا ئاسەوارەکانی ماوە ژێرخانی شارێکیان وێران کرد و جمهوری ئیسلامی وەک دەوڵەتێکی داگیرکەر هاتە ئەو شوێنەوە. جیالەوە بە شوێن خۆشیدا گەرای ڕەوتی کۆنەپەرستێکی ئیسلامی لەو ناوچەیە چاند کە دواتر بینیمان ئەوەی کە لە هەورامان و لە شوێنەکانی دیکە
لەژێر ناوی جندول ئیسلام و گروپایەکی ئیسلامی سەری هەڵدا بە پشتیوانی جمهوری ئیسلامی و بە هاوکاری و بە ئیمکانات سازی کۆماری ئیسلامی لەو ناوچەدا بەوجود هات. ئەوانە ئەو دیاردە دزێوانە بوون کە جمهوری ئیسلامی لەگەڵ خۆی بە دیاری هێنای. بۆیە هاوکات لەگەڵ ئەو ڕووداوە هاوڕێیانی گوردانی شوان کە لە منتەقەی بیارە بوون ئاگداری جموجولەکان بوون لەلایەن ڕەهبەری کۆمەڵەوە بڕیاردرا کە بکشێنەوە، بەڵام ڕەوتی ڕووداوەکان لەو ماوەدا زۆر سەریع چووە پێشەوە. نەتەنیا هێزەکانی ئێمە بەڵکو هێزی حیزبی دیموکراتیش بە چەند قات زیاتر لەو شوێنە بوون و بەداخەوە وەختێک کە هێزەکانی ئێمە کە بۆ ناوخۆی وڵات مەجالیان نەبوو بگەڕێنەوە بۆ ناوەی وڵات، فەرماندەهی هێزەکانی گوردانی شوان بڕیاریدا بەرەو حەڵەبجە بێت و کە هاتنە ئەو منتەقەیە بۆردومانی شیمیایی کرابوو. هاوڕێیانی ئێمە هیچ ڕێگایەکیان نەبوو و دەبوو بەرەو شوێنێک هاتایەتن کە ئەو شوێنە کە قەرار بوو لێی پەڕنەوە پردی زەڵم بوو، ئەو پردە لەلایەن ئێرانەوە تەقێنرا بووەوە. ئەوان بەناچار بەرەو چۆمی سیروان هاتن. یەکەم ئەوەی کە یعنی ئەو ڕووداوە چەند هۆکاری بوو ئەوەی کە ئەو کارەساتە قەومە یەکێکی ئەو شوێنەی کە دایە نابوو بووە قەبنشینی ئەوێ گیرا بوو. دووهەم ئەوەی لە منتەقەیەکا بوون کە شارەزاییەکی زۆریان لە خودی منتەقەکە و شناختیان لەو منتەقەیە نەبوو. سێهەم ئەوەی کە تووشی مەسمومیەتێک هاتبوون کە بڕستی لێ بڕی بوون. ئەو تێکۆشەرانەی کە لە جەرەیانی شەڕەکانە بەدەیان و سەدان قارەمانەتیان هەر لە کامیارانەوە تاکوونێ سەرشی و خوڵقاندبوو، تووشی شەڕێکی دەستەویەخە بوون لەگەڵ هەزاران بەکرێ گیراوی جمهوری ئیسلامی، بەڵام لە حاڵەتی مەسمومیەت و لە حاڵەتی بڕست لێبڕاندا. لەو ڕووداوەدا گوردانی شوان وەکو بەشێک لە هێزی پێشمەرگەی کۆمەڵە کە هەمیشە لە خصوصیاتی بووە هەتاکوونێ دوا لەحزەکانی ژیانی مەقاومەتی کرد. ئەوە لە کاتێکدا بوو کە هاوڕێیانمان لە نوێنەرایەتی کۆمەڵە هەموو هەوڵی خۆیان خستبووە گڕ کە بتوانن ئەو هێزە بپەڕێنەوە لە چۆمی سیروان. بەداخەوە لە واحدانەش کە نێردران بۆ یارمەتی ئەوان کەوتنە بەر پەلامار و تێدا چوون کە نەیانتوانی بگەن بەو هاوڕێیانە و لە ئاکامدا لە بەرەبەیانی ڕۆژی 27 مانگدا ئەو کارەساتە قەوما. لە جەرەیانی ئەو ڕووداوەدا لە جەرەیانی شەڕێکی دەستە و یەخەدا 56 هاوڕێی قارەمانمان گیانیان بەخت کرد. 12 کەسیان بە دیل گیران و برانەوە بە مەسمومیەت برانەوە بۆ زیندانەکانی شاری سنە و ئەشکەنجەی دڕندانە دران و لە ئەعدامەکانی ساڵی 67دا لە زیندانی شاری سنە پاش چەند مانگ ئەشکەنجە بە شێوەیەکی دڕندانە ئەعدام کران. لەو کارەساتەدا 68 کەس لە هاوڕێیانی ئازیزمان لە کۆمۆنیستە شۆڕەژێڕەکانی بزوتنەوەی شۆڕەژێڕانەی کوردستان و ئێران گیانیان بەخت کرد. ئەوەی کە لەو ڕووداوەدا ماوەتەوە دەرسی فیداکاری، دەرسی قارەمانەتی، دەرسی جەسارەت و لە خۆبردووی بوو کە یەکێک لە تایبەتمەندیەکانی گوردانی شوان و هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ماوەی شەڕێکی درێژخایان لەگەڵ جمهوری ئیسلامی بوو. ئەمڕۆ لە کاتێکدا یادی ئەو ئازیزانە ڕێز لێ دەگرین کە کۆمەڵگای ئێران لە هەلومەرجێکی تایبەتدایە، لە وەزیەتێکدایە کە جمهوری ئیسلامی لە هەموو کات زیاتر کەوتووەتە بەر نفرەت و بێزاری کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشی خەڵکی ئێران. ناڕەزایەتیەکان لەو کۆمەڵگایەدا مەوج لێ دەدات. ئەعترازاتی ڕۆژانە، معەلیمان، بەشەکانی تری بزوتنەوەی ناڕەزایەتی کرێکاران، خەڵکی ناڕازی واقعیەتی ئەو کۆمەڵگایەیە. لە دڵی وەزیەتێکی وادا بەهێزبوونی تەشکیلاتێکی شۆڕەژگێڕ و کۆمۆنیستی
ئەرکی سەرشانی هەموو ئازادی خوازان و هێزە شۆڕەژێڕەکان لەوانە کۆمەڵە و هەروەها حیزبی کۆمۆنیستی ئێرانە. بۆیە بۆ ئێمە بەهێزکردنی تەشکیلات لە شوێنی کار و ژیان ئەرکێکی دایم و حاشا هەڵنەگرمانە و پێناسەیەکی ئەو جەرەیانە شۆڕەژێڕەیە. بەڵام لە پەنای ئەوەشدا ئێمە ئەوە دەزانین کە لە مەنتەقەیەکی پڕ لە ئاڕ و گۆڕ، لە ناوچەیەکی پڕ لە کارەسات و ڕوودا و هێزێکی سیاسی، هێزێکی شۆڕەژێر پێویستی بەوە هەیە کە بۆ بەرەو پێشبردنی سیاسەتەکانیشی چەکی بەدەستەوە بێ، دیفاعی چەکدارانە و دیفاعی مسلحانە لە دەستاوردەکانی و لە خۆی و لە ئێستەی و لە داهاتووی بکە. هەر بۆیە لە دڵی ئەو وەزیەتەدا بەهێزکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە، تەقویەتی ئەم هێزە، پەرەپێدانی یەکێک لە سیاسەتەکانی کۆنگرەی کۆمەڵەیە کە لە کۆنگرەی هەژدەشدا لەسەری تاکید کرایەوە. لە مەنتەقەیەکدا کە هەر تاقمێک، هەر گروپێکی مافیایی چەکی بەدەستەوەیە، کۆمۆنیستەکان ناتوانن خۆیان لەو ئیمکانە بێبەشکەن و ئەوە ئەرکی کۆمەڵەیە کە بۆ دیفاعکردن لە ئێستە و لە داهاتووی دەستکەوتەکانی شۆڕشی خەڵکی کوردستان، بۆ دیفاعکردن لە دەسەڵاتدارەتی جەماوەری لە کوردستاندا دەبێ مسلح بێت و مسلح بمێنێتەوە و هێزی پێشمەرگەی بەهێزکە. هەر بۆیەکانێ لەم ڕۆژەدا و بۆ ڕێزگرتن لە یادی قارەمانەکانی گوردانی شوان، ئەو تێکۆشەرە سەربەرزانەیە کە ناویان هەر ئێستەیش لەرزە دەخاتە دڵی داگیرکارانی کوردستانەوە، بانگەوازی ئێمە درێژە پێدان بە ڕێگای ئەو ئازیزانە و بە ڕێبازێکە کە گیانیان لە پێناویدا بەخت کرد. بۆ ئێمە ڕێزگرتن لە گوردانی شوان دەستەوەستان نییە، بەڵکو خەباتێکی یەکگرتوانە و لێبڕاوانەیە لە دڵی بزوتنەوەیەکی شۆڕەژێڕانەی ئەوڕۆ کە لە ئارادایە لە بەرامبەر کۆماری جنایەتکاری ئیسلامیدا بۆ ڕووخاندنی ئەو ڕژیمە. هەر بۆیە دیفاع لەو دەستاوردانە، دیفاع لەو دەستکەوتانە، دیفاع لەو ڕێبازە شۆڕەژێڕانەیە لە بزوتنەوەی شۆڕەژێڕانەی کوردستاندا و بەهێزکردنی ئەو هێزە لە واقعدا درێژە پێدانی ڕێبازی گوردانی شوان و هەموو ئازیزان و گیانبەختکردوومان هەتا ئێستەیە. وێڕای دانەواندنی سەری ڕێز و نەوازشی دووبارە بۆ قارەمانەکانی گوردانی شوان، بۆ بنەماڵە سەربەرزەکانیان و هەروەها بۆ ئەو خەڵکە بێدیفاعی کە لە شاری حەڵەبجەدا گیانیان بەخت کرد، بەڵێن دەدەین کە درێژە پێدەری ڕێگا و ڕێبازی ئازیزی ئەو خۆشەویستانە تا گەیشتن بە ئامانجەکانیان بین. ئێوەش هەر شاد و سەربەرز بن. بێدەنگیەکی ژاناوی بوو، شارێک بە پەرۆشەوە لە چیابڕی بوو، تەمێکی ڕەش ڕەشتر لە کوچکە ڕەش چیاکانی داپۆشی بوو. ئاسمان وەکو قینێک گیری کردبێ لە گەرودا، نەیدەتوانی بێتە زمان. لە پەڕ دایکێک هاتە خرۆش، بڵێ چی بووە هەوری ڕەشپۆش؟ بۆ چەند شەوە ئەستێرەکان بە ئاسمانەوە نابینم، بۆ ئەم بەهارە هەڵۆکانم بە شاخانەوە نابینم، بۆ چیاکان وا بە پەرۆش دەبینم، بۆ چەند شەوە خەونی ناخۆش دەبینم. لە خەونمدا سیروان دەگریا، ڕۆڵەکانم تارمایی و شەوە زەنگ دەوری دابوون و دەستە دەستە بەستەی سەربەستی لە سەرزار بەرەو پیری مردن دەچوون. دێوەزمەی مەرگ لە حەنای ورەی بەرزی هەڵۆکانم چۆکی دەلەرزی. بێدەنگیەکی ژاناوی بوو، هەورەکان بەدەم ژانەوە ئەتلانەوە و دەیان گرماند. بڵێ چی بووە هەوری ڕەشپۆش؟ بێدەنگیەکی ژاناوی بوو، بروسکە بوو لە پڕ شریخاندی، هەناسەی خوێنینی ڕۆژ لە سنگی ئاسۆ قەتیسما بوو.
سیروان هەڵەداوان و بە پەرۆش دەخرۆشا و هەڵدەچوو. گەلە گەلە دەڕەندەی دڕ لە زلکاوێکی چرا خۆیان حەشاردا بوو لە پڕ دیاریاندا. پۆل پۆل ئەستێرەی گەش، پۆل پۆل هەڵۆی بڕواچیە، پۆل پۆل هەڵۆی سەرکەش. سیروان زۆرمان کەش بڕیوە، دەمێک لێرە وچان دەگرین، پاشان لە شەقەی باڵ دەدەین، هەتا بە خوێنین دش دەگەین. ستاش داوا دەکەین لە هاوڕێی چیاکۆ محەممەدی فەرماندەی ئێستای گوردانی شوان بۆ پێشکەشکردنی پامەکەی با بفەرمێن. هاوڕێیانی پێشمەرگە بەیانیتان باش. ئەمڕۆ لێرە کۆبوونیتەوە کە 34مین ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێیانمان لە گوردانی قارەمانی شوان بەرز ڕابگرین. بربەیانی 27 ڕەشەمە ساڵ ڕۆژی گیانبەختکردنی هاوڕێیانێکە کە لە شەڕێکی نابرابەردا جارێکی تر ئیرادەی پۆڵایینیان، ڕەزمەندەبوونیان، جسارەتیان لە قەراغ چۆمی سیروان هێنایە سەرشان. قارەمانیەتی گوردانی شوان بەرامبەر بە دوژمنانمان بوون بۆ هیوا بۆ نەوەداهاتوەکانی کۆمەڵە. پێشمەرگەکانی گوردانی شوان وەکو باقی گوردانە دوژمن بەزێنەکانی کۆمەڵە لە نێو دەرد و ئازاری خەڵکی کرێکار و زەحمەتکەش هەڵقوڵابوون. هاتبوون کە دەردەکان ئازارەکان بکەن بە ئیرادە، بیکەن بە چرا بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری ئینسان. قارەمانیەتی پێشمەرگەکانی گوردانی شوان ئەکرێت ببێت بە چیرۆکی میلەتێک، ئەکرێت ڕۆمانی لەسەر بنووسرێت تا دایکان چیرۆکی قارەمانیەتی پێشمەرگەکانی گوردانی شوان بۆ ڕۆڵەکانیان بڵێنەوە. هەرکام لە هاوڕێیانمان لە گوردانی شوان بێجگە لە جەنگاوەر بوون و شارەزا بە تاکتیکی شەڕی پارتیزانی، ئینسانێکی کۆمۆنیست بەرابەری خواز و دڵسۆز بوون کە بە ئیحترافی جنایەتکارانی سپای پاسداران ئەم هاوڕێیانەمان ساڵها بە جەسارەت و بوێریان ترس و وەحشەتیان خستبووە نێو دڵی دوژمنانەوە و خەو و خوراکی ئیسراحەتی لێبڕی بوون. هاوڕێیان، گوردانی شوان توانی بە باوەڕ و ئیمان بە ڕێبازی کۆمەڵە مێژووی پڕ لە سەربەستی و سەربەزی دەستەبەر بکەن. بۆیە ئێمە پێشمەرگانی کۆمەڵە لە گوردانی شوان و هەموو ڕیزەکانی کۆمەڵە ئەبێ درێژە پێدەری ئەو ڕێبازە بین کە هاوڕێیانمان لە گوردانی شوان گیانیان لە پێناویدا بەخت کرد. ئێمە وەکو لەشکرێک لە ئەرتشی سووری کرێکاران هاتووین بە خەڵک بڵین چەک و قەڵەمی هاوڕەکانمان بە زەوی نەکەوتووە. هاتوون لە پێناوی بەدیهاتنی کۆمەڵگایەک کە تەواوی ئینسان وەک یەکسان و بەرابەر بن و مافی چارەنووسی خۆیان بەدەستی خۆیان دەستەبەر بێت بجەنگین. هاوڕێیان، مێژووی بزوتنەوەی شۆڕەشگێڕانەی کوردستان بە ڕێبەرایەتی کۆمەڵە هەر لاپەڕەیەکی پڕ لە شانازیە بۆ هەمومان. ئەبێت بە گیان و دڵ و ئەو پەڕی فیداکاریەوە بیپارێزین. وەک نمونە ژیانی کوردی هاوڕێی ڕێبەر کاک فوادی مستەفا سوڵتانی دوای ئاشکراکردنی کۆمەڵە تەنیا 11 مانگ بوو، بەڵام مێژوویەکی خوردقاند کە ئەتوانین بڵێن دوای شۆڕشی کرێکاری لەنین لە رووسیا نمونەی نەبوو. ئەم دەستاوەردانەی بزوتنەوەی حەقخوازی کرێکاران تەنیا بەدەستی ئێوە پارێزرا و بەسەرنجامەگات. هاوڕێیان، لێرە بەڵێن ئەدەین بە دایکان و باوکان و بنەماڵەی گیانبەخت کردووان بە خەڵکی کرێکار و هەژاری کوردستان. گوردانی شوانەکەمان کە دلێر و بوێر، ئازا و ئاگاه بە عیلمی کۆمۆنیزم و سۆسیالیزم و شارەزا بە تاکتیکی شەڕی پارتیزانی زیندووە و لەو پەڕی ئامادەگی نظامی خۆیدایە و ئامادەگی تەواوی هەیە بۆ جێبەجەکردنی بڕیارەکانی ڕێبەرایەتی کۆمەڵە. ئامادەگی تەواوی هەیە بۆ هەر گیان بازیەک لە پێناو دیفاع لە چینی هەژار و کرێکار و زەحمەتکێشی کۆمەڵگا. ئێستا لێرەوە پەیمان و وەفا و عەهدی خۆمان بۆ ڕێبازی کۆمەڵە دووپات دەکەینەوە و بە بنەماڵەی گیانبەختکردوانی گوردانی شوان و هەموو بنەماڵەی گیانبەختکردوانی کۆمەڵە دەڵێن تا دوا دڵۆپی خوێنمان و تا بەدەست هێناتنی ئامانجی ڕۆڵەکانتان درێژە پێدەری ڕێباز و ڕێگای ئەو ئازیزانە دەبین. و لەم دەرفەتەدا بە پێویستی ئەزانم منیش ڕێز و حورمەتی پێشمەرگانم پێشکەش بە قوربانیانی کارەساتی مرۆڤایەتی کیمیابارانی هەڵەبجە بکەم کە ئەوانیش ڕۆژێک پێشتر لە ئاکامی ئەم جەنایەتی ڕەژیمی بەعزی عێراق بە هەزاران کەسیان بوونە قوربانی. بەرزوو پیرۆز بێت یاد و بیرەوەریەکانی هاوڕێیانی گوردانی شوان. ڕێزان، لەم بەشەدا ناوی هاوڕێیانی گیانبەختکردووی 27 ڕەشەمە لە گوردانی شوانتان بۆ دەخێنمەوە.
هاوڕێیان زیوەر ڕەشیدی ناسراو بە زیبا، کەماڵ ئیسماعیلی ناسراو بە دکتۆر ڕەحمەت، عەلی حەبیبی، تەوفیق قادری ناسراو بە مامۆ تەوفیق، ڕەزا فاتحی ناسراو بە تەوفیق، ئەمین لوتفی، حەیدەر گەوێڵی ناسراو بە حەیدەر کێڵانە، ماشەڵڵا مێهرپەنا، جەماڵ محەممەد عەلیزادە، نادر سەبا، محەممەد نادری ناسراو بە سوا حسێن، لوتفوڵڵا شەریعەتی، محمود سەمەدی ناسراو بە محمود ئەفراسیاو، ئیبراهیم ئەحمەدی، تاهیر قەوامی، سۆهراب پزیشک هەمەدانی ناسراو بە کەماڵ، حەسەن باباخانی، ڕەحمەت کۆلاقوچی، ڕێزوان ئەحمەدزادە، سەلاح بەشارەتی، نامێق کەریمی، بەدیع ئیسماعیلی، شارۆخ بەنی بەشەر ناسراو بە دەبیر، ئەرسەلان سەعادەتمەند، فەرهاد گەوێڵی ناسراو بە فاتح کێڵانە، منسوور پاکسرشت، محەممەد عەلی وەزیری، عەزیزە ئەعزەمی، فەتحوڵڵا کەرەمی، سەبری دووسکامی ناسراو بە ئارەزوو، سابر مەلەکی ناسراو بە سابر کۆرکۆرە، سوسان فەریقی، فەرهاد مەجیدی ناسراو بە سەباح، حسین ئەحمەدی، زوبەیر ئەحمەدی، قوباد سادقی، خالد واحدی ناسراو بە لالە خالد، فەرزاد محەممەدی، ئەشرەف قەدرجوو ناسراو بە جەلال ڕەزمەندە، لوتفوڵڵا محەممەدی ناسراو بە لوتفوڵڵای نەوەڕا، تاهیر زەبیحی ناسراو بە تاهیر بێساران، ڕەزا خالدیان، محمود خودامرادی ناسراو بە عەدنان هەورامی، نادر سلێمانی، فەرهاد وەکیلی، عەبدوڵڵا شەریفی، ڕەحمەت تیرەندەری، عەلی حسین محەممەدی، شاپور محەممەدی ناسراو بە شاهۆ، محمود سەجادی، منسوور ئاقایی، سدیق مرادی ناسراو بە سدیق گەوەنتوو، هوماین نازری ناسراو بە عەلی، کەماڵ قادری کەریمی، محەممەد ڕەزایی، باقر محەممەدی، ناسر هادی، جەماڵ ئەسکەندەری، زەمانە قادری ناسراو بە ژاڵە، ئەتیە شەریفی ناسراو بە ئەتیەی گەزان، فەرهاد حاجی میرزایی ناسراو بە فەرهاد باوەڕێز، عەلی مرادی، شەهلا کولاقوچی، جەمیل ئەحمەدی، کەماڵ نەزەری مقەدەم ناسراو بە ئیرەج، هوشەنگ زەندی ناسراو بە قادر، جەبار سەید مرادی و شکرڵڵا خەیرابادی ناسراو بە شۆکێ. ئەوڕان لەم بەشەداوە لە کۆتاییدا شعرێک لەژێر ناوی ئەمڕۆ هەمومان خەمبارین یاران لە نووسینی هاوڕێ فەریدون نازری پێشکەشتان دەکرێت. ئەمڕۆ هەمومان خەمبارین یاران بۆ لە دەستانی گوردانی شوان، بۆ پەیڕەوانی ڕەوتی سۆسیالیزم لە نێو کۆمەڵەی سووری کوردستان، دلاوەرانی حزبی کۆمۆنیست تێکۆشەرانی بەزاوی ژنان، ئێوە بۆ دوژمن کڵپەی ئاگر بوون، بۆ زەحمەتکێشان هەر وەک پەڕ نیان، یادتان بۆ ئێمە چرا و مەشخەڵە لە تاریکستانی ئەشکەنجەگەران، درێژە دەدەین بە گیان ڕێگاتان، شەکاوە دەکەین ئاڵای هیواتان، ئەرتەشی سووری دژ بە ستەمگەر پێکەوە دەنێین هەروەکو خۆتان، بەورەی بەرز و ئیمانی پتە و هەڵمەتبەر وێنەی هەڵۆی ئاسمان. ئەمڕۆ هەمومان خەمبارین یاران بۆ لە دەستانی گوردانی شوان، پەیمانمان دیسان نوێ دەکەینە و دەست لە نێو دەست ببڕین ڕێگاتان، ئەگەر چی خەبات گەلێک ئەستەما بۆ ڕێڕەوانی ڕزگاری ئینسان،
بەڵام پێکەوە و بەیادی ئێوە لەگەڵ چەوساوان و خەباتکاران دەڕۆین بۆ لووتکەی بەرزی ڕزگاری پیا و ژنان گشتکرێکاران پشت ئەستور دەبین بە مارکسی مەزن ئەنگڵز و لنین ڕۆزای قارەمان شکۆفا دەکەین خەندەی سەرکەوتن پاش تێکشکانی مۆتەکەی زستان بە ڕۆژ و بە شەو تێکۆشان دەکەین تاکو بەدی بێ حوکمی بەهاران بولبول بخێنێ قمری سەماکە لە نێو بێستانی دێ و شارەکان ئەمڕۆ هەمومان خەمبارین یاران بۆ لە دەستانی گوردانی شوان هاوڕانی پێشمەرگە بێڕای سپاس بۆ بەشداریتان بەم چەشنەهاتی نەکۆتایی ڕێوڕسمی ڕێزگرتن لە 34مین ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێیانی گوردانی شوان و 5,000 مرۆڤی بێدفاعی شاری هەڵەبجە بۆ جارێکی دیکە یادی ئازیزیان بەرز و بەڕێز بێت و ئێوەش بە درێژەدان بە یادی ئەو خۆشەویستانە هەمیشە شاد و بەختەوەر بن. سیروان بمواد گیانە نوخمە سارم کات با سیروان بمواد گیانە نوخمە سارم کات تێکەڵ بە باڵای ئەرێ نازارانم کات تێکەڵ بە باڵای گیانە نازارانم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیە